کەسێک وەک ئەم هۆزە ناژی دابوونەریتی سەیر و سەمەرەیان هەیە ئەوان بەڕووتی دەژین ددانی کچەکانیان دەردەهێنن لەدایکبوونی منداڵی دواناکە دەغێ و ئەگەر دوانەیەک لەدایک بوو ئەوە بە زیندوی دەینێژن. هەر گەلێک لە یەکتری جیاوازە و هەر هۆزێک دابوو نەریتی جیاوازی تایبەت بە خۆیان هەیە کە ڕەنگە بۆ هەندێک نامە و نەئاشنا بێت و بۆ هەندێکی تریژ ئاسایی بێت. بەڵام هۆزێک هەیە لە نەیجیریا بە ناوی کوما کە دابوو نەریتەکانیان مرۆڤ تووشی شۆک دەکات. دانیشتوانەکەی بە دانیشتووی گردەکان ناسراون. ئەم ناوەش دەگرێتەوە بۆ ئەو شوێنە جوگرافیایی تیایدا دەژین کە دەکەوێتە چیای ئالانتیکا لە نەیجیریا و ناوچەیەکی گەشتیاری جیاوازە و بە دیمەنە ناوازەکەی ناسراوە. زۆربەی ئەندامانی هۆزی کوما کاری کشت و کاڵکردن و ڕاوکردن دەکەن و خودای خۆیان هەیە کە پێی دەڵێن زووم. ئەندامانی ئەم هۆزە بە یەکێک لە نامۆترین گروپەکاندا دەنرێت بۆی ئەو یاسا و داو و نەریتە سەیرانەی کە ئەندامانی پەیڕەوی دەکەن. یەکێک لەو نەریتە سەرنجڕاکێشانەش ئەوەیە کە بەڕووتی دەژین و جل و بەرگ لەبەر ناکەن چ ژن بێت یاخود پیاو. ئەو پیاوانەی دەیانەوێت هاوسەرگیری لەگەڵ یەکێک لە کچەکانی هۆزەکەدا بکەن دەبێت بۆ ماوەی 5 ساڵ کار بۆ خێزانی کچەکە بکەن و ئەگەر کچەکەش نەیتوانی دووجان بێت ئەوە هاوسەرگیریەکە هەڵدەوەشێتەوە. یەکێک لە سەیرترین دابوو نەریتەکانی کوما ڕێوڕەسمی باڵغ بوونە بەو پێی لە تەمەنی 14 ساڵیدا کوڕەکان و کچان لە تەمەنی 7 ساڵیدا خەتەنە دەکرێت. هەروەها ددانی کچان لەو تەمەنانەدا بەبێ هیچ دەرمانێکی بێهۆشکەر و ئازارشکێن دەردەهێنرێت. یەکێک لە یاسا تونند و سەیرەکانیان ئەوەیە کە میراد لە خوێنی دایکاندایە وەک ئەوەی کاتێک دایک دەمرێت منداڵەکانی ئاژەڵ و کێڵگە و کەلوپەلی ناوماڵ بە میراد وەردەگرێت. بەڵام کەرەسە جەنجەکانی وەک تیر و کەوان و دارە درێژە و چەقۆکانیان بۆ کوڕە گەورەکانیان دەبێت. لە دایکبوونی دوانە لەم هۆزە خراپە بەو هۆیەی دوانە بەڕووداوێکی قێزەون دەزانن بۆیە ئەو منداڵانەی بە دوانە لە دایک دەبن بە زیندوی دەنێژرێن. دابوونەریتێکی سەیری تری ئەم هۆزە ئەوەیە کە ژنەکانیان پێشکەشی میوانەکانیان دەکەن و دەبێت ژنان ئامادە بن هەموو شتێک لەگەڵ میوانە پیاوەکان ئەنجام بدەن چونکە بە بڕوای ئەوان ئەو کارە نیشانەی قبوڵکردن و دۆستایەتیە.